پێویستی خەبات بۆ ڕسواکردن و پەراوێز خستنی هەرچی زیاتری سەلەفیەکان. هەواڵەکان لە شاری سنەوە باز لەوە دەکەن کە ئێوارەی ڕۆژی یەکشەممە 2 مانگی جۆزەردان گروپێکی مۆتۆرسەواری سەلەفی بە گوڕاندن و جنێوفرشتن و خۆڵقاندنی کەش و هەوای ترس و دڵەڕاوکێ لە بەرچاوی هێزەکانی ڕژیم لە شەقامی خزری زندە هێرشیان کردوتە سەر خەڵک و هەڕەشەیان لێکردوون. ئەم حرەکەتەی سەلەفیەکان لەگەڵ خۆڕاگری لاوانی گەڕک بەڕەورو دەبێتەوە و پاشان بریندارەکانیان کۆ دەکەنەوە و ڕادەکەن. لە ماوەی 2 هەفتەی ڕابردوودا ئەوە سێهەمین جارە کە سەلەفیەکان بە وتنەوەی دروشمی ئەڵڵاه و ئەکبەر و بە قەممە و شمشێر هێڕەشە لە لاوان و ڕێبواران دەکەن و ژمارەیەک بریندار دەکەن. ڕۆژی 11 گوڵان 8 کەس لە سەلەفیەکانی مەریوان بە وتنەوەی دروشمی ئەڵڵاه و ئەکبەر و بە شەمشیر و قەممە هێرشیان کردە سەر خەڵکی گەڕەکی دارسەیران. بیانووی ئەوان ئەوە بوو کە گۆیا چەند لاو لەم گەڕەکە کفریان کردووە. پاش ئەم ڕووداوە ڕۆژی جومعە 24 مانگی گوڵان گروپێک لە سەلەفیەکان لە جادەی مەلقەرەنی شاری سەقز بە بیانووی خواردنەوەی مەشروباتی ئەلکۆڵی هێرشیان کردە سەر خەڵک. لەم تێکەڵچوونەدا ژمارەیەک لە لاوان و هەروەها چەندین سەلەفی بریندار بوون. پاش ئەم تێکەڵچوونانە لە شارەکانی مەریوان و سەقز و سنا خەڵک و هێزە پێشڕەوەکان جم و جۆڵی سەلەفیەکانیان پوچەڵ کردەوە و ئەم هەوڵانەیان مەحکوم کردن. هەمووی ئەم ڕووداوانە لە بەرچاوی مامورانی ئینتیزامی و ئەمنیەتی ڕژیم ڕوویداوە. کاردانەوەی یەکجار لاوازی مامورانی دەوڵەتی نیشانەی ئەوەیە کە سەلەفیەکان و ڕژیم لە نائەمنکردنی کەش و هەوای کوردستاندا بەرژەوەندیەکی هاوبەشیان هەیە. ئێستا کە هەردووگلا لە ڕێگەی تەبلیغ و بانگەشەی کۆنەپەرستیەوە نەیانتوانیوە بەر بە پەرەسەندنی شەپۆلی بیر و بۆچوونی سێکولار و سۆسیالیستی لە ناو کۆمەڵگای کوردستان بگرن، هەوڵ دەدەن بەم جۆرە کردەوانە و بە نائەمنکردنی کەش و هەوای سیاسی کوردستان بەشی پێشڕەوی ئەم کۆمەلگایە کەمکار و ناچالاک بکەن. سەلەفیگەری ئەگەر لە بواری فکری و دینباوەڕیەوە گەڕانەوە بۆ قورئان و سوننەت لە ژێرناوی دەعوەت و جەهاد تەبلیغ و بانگەشە دەکات، بەڵام ئەمڕۆ ماهیەتی سەلەفیگەری تەنیا بە تایبەتمەندی کۆنەپەرستانەیەوە ناناسرێتەوە. سەلەفیگەری ئەمڕۆیی و ئەو ڕەوتانەی کە کاریگەریان لێوەرگرتوون ئەساسەن دەستکردی دەوڵەتانی سەرمایەداری ئەمپریالیستی و ناوچەییە دژ بە بزوتنەوە ڕادیکاڵە کۆمەڵایەتیەکان و ئامرازی دەستی ئەوانن بۆ چارەسەرکردنی گرژیەکانی ناوچەکە بە قازانجی خۆیان. هاتنی هێزەکانی شۆڕەوی بۆ ئەفغانستان لە ساڵی 1970 زاینی دەرفەتێکی زێڕینی بۆ سەرانی گەندەڵی وڵاتانی ڕۆژئاوا و عەرەبستان، مسر، ئەلجەزایر و لیبی و ژمارەیەکی دیکە لە وڵاتانی عەرەبی خوڵقاند. سەرانی دەوڵەتەکان کە خۆیان نقمی گەندەڵی و چەوسانەوەی بێبەزەیانەی کرێکاران و خەڵکی زەحمەتکێش و تاڵانکردنی سەروەتی ئەم وڵاتانە بوون بۆ کەمکردنەوەی گوشاری بزوتنەوە ڕادیکاڵە کۆمەڵایەتیەکان و بۆ بەلاڕێدابردنی ئەم بزوتنەوانە دەستیاندایە پێکهێنان و پشتیوانیکردن لە ڕەوتە جەهادی سەلەفیەکان و لە هەنگاوی یەکەمدا ئەوانیان بۆ شەڕ لەگەڵ هێزەکانی یەکێتی سۆڤیەت ڕەوانەی ئەفغانستان کرد. لەگەڵ پێکهاتنی تاڵەبان ئەفغانستان بوو بە یەکێک لە پێگە سەرەکیەکانی بارهێنانی مۆرە سەلەفیەکان لە جیهاندا. ئەندامانی ئەم گروپە کە زۆربەیان لاوانی بێکار و دڵسارد و بێهیوای وڵاتانی عەرەبی و پەراوێزی شارە گەورەکانی ئوروپا بوون، پاژڕاهێنان ڕەوانەی وڵاتە عەرەبیەکان دەکرانەوە و بەم جۆرە تێرۆریسمی جیهانی بە وەڕێخستنی گۆمی خوێن لە زۆربەی وڵاتەکان بەدەستبردن بۆ تاکتیکی ئەمەلیاتی خۆکوژی و کوشتنی سەدان مرۆڤی بێدیفاع پەرەیسەند. ڕەوتی سەلەفی ئیخوانی موفتیزادە لە جەریانی ڕاپەڕینی خەڵکی ئێران لە ساڵی 1357 هەتاوی و دەستپێکی بزوتنەوەی مقاومەتی خەڵکی کوردستان لەلایەن کۆماری ئیسلامیەوە وەک ئامرازێک بۆ بەشکەسکێشانی ئەم بزوتنەوەیە بەکاردەهێنرا. لەگەڵ پێکهاتنی ڕەوتە سەلەفیەکان ئەنسار و ئیسلام و ڕەوتە هاوشێوەکان لەلایەن کۆماری ئیسلامی لە کوردستانی عێراق، ئێران بوو بە ڕێڕەوێک بۆ هاتوچۆی سەلەفیە جیهادیەکان لە کوردستانی عێراقەوە بۆ ئەفغانستان و پێچەوانەکەی.
هاندانی لاوانی کورد بۆ پەیوەستبوون بە ڕیزەکانی ئەنسارولئیسلام و ناردنیان بۆ ئەفغانستان و پاکستان بۆ ڕاهێنانی نیزامی و پاشان ڕێخستنیان لە ناو هەستە جەهادیەکان بۆ بەرەنگاربوونەوە لەگەڵ بزوتنەوەی شۆڕژگێڕانەی خەڵکی کوردستانی ئێران لە زمرەی ئەو هەوڵانە بوون کە ڕاستەوخۆ لەژێر چاودێری دەستگا ئیتلاعاتی و ئەمنیەکانی کۆماری ئیسلامیدا ئەنجام دەدرا. پێکهێنان و بەهێزکردنی جیبهەت النەسر و داعش لە سووریا بە پشتیوانی عەرەبستانی سعودی، قەتەر و تورکیا بە ئامانجی بەلاڕێدابردنی بزوتنەوەی ڕەسەنی خەڵکی سووریا دژ بە دەوڵەتی جەنایەتکاری بەشار ئەسەد و بەکارهێنانیان لە ئاڵوگۆڕە سیاسەکانی عێراق و کوشتنی هەزاران کوردی ئیزەدی و خوڵقاندنی گەلێک کارەسات و تراژیدی مرۆیی لە کوردستانی عێراق کارکردە ئامرازیەکانی دیکەی ئەمڕۆتە بووە لە خزمەت دەوڵەتانی ناوچەکەدا. لە کۆتایی هەر مەئموریەتێکدا بۆ جارێکی دیکە هەر وەک ئەلقاعیدە، داعش، حەماس، حزب الله و جیهادی ئیسلامی بە قوربانیبوونی ژمارەیە کەسی تێنەگەیشتی و فری و خواردوو یاخیگەرییان دادەمرکێت و تا قۆناغێکی دیکە و مەئموریەتێکی دیکە دەخرێنە پەراوێزەوە. کوردستانی ئێران بەهۆی تایبەتمەندیە بەرچاوەکانی لەوانان نفوزی قوڵی بیری سێکۆلار و ئازادی خوازانە و سۆسیالیستی هیچ کات ئەو ئیمکانەی بەڕەوتە سەلەفیەکان نەداوەکە پێگەیەکی قوڵی جەماوەریان هەبێت. سەلەفیگەری و ئیسلامگەرایی توندرە و پەیوەندیەکیان بە خواست و داخوازی خەڵکی کوردستانەوە نییە. سەلیفیگەری لە کوردستان ئەساسەن یەکێک لە پیلانگێریەکانی کۆماری ئیسلامی دژ بە خەڵکی کوردستان و دەستکردی دەستگا ئیتلاعاتیەکان و سوپای پاسدارانی کۆماری ئیسلامی و کاڵا و بەرهەمی هاوبەشی سوپای پاسداران و ئیسلامگەرا توند ئاژۆکانی کوردستانی عێراقە. لە باوەی 1-2 ساڵی ڕابردوودا و لەژێر کاریگەری ئاڵوگۆڕە ناوچەیەکاندا لە چەند مزگەوتێکی گەڕەکە پەراوێزەکانی هەندێک لە شارەکانی کوردستان و چەند ئاوایی جموجۆڵی سەلەفیەکان بینیراوە و ئەم ڕەوتە بە بۆنەی جۆرا و جۆرەوە لە ڕێگەی بەڕێوەبردننی مانۆڕی کۆنتترۆلکرا و هاو ئاهەنگ لەگەڵ دەستگا ئیتلاعاتەکانی کۆماری ئیسلامی حزوری ئەلەنی پەیدا کردووە. خەڵکی کوردستان نە ئیسلامگەرای شیعە و نە ئیسلامگەرای سەلەفیان بۆ هەزم نەکراوە، بەڵام لەم قۆناغەدا کە دیکتاتۆری دەسەڵاتێکی شیعە و توندبوونەوەی ستەمی نەتەوەیی و ئاینی لەسەر خەڵکی کوردستان بەستێنی سەرهەڵدانی جۆرێکی دیکەی لە ئیسلامگەرایی قوڵقاندووە، هەم ئاستێکی زیاتر لە وشیاری پێویستە و هەم خەباتی ڕێکخراوتر دژ بە سەلەفیگەری هاوکار لەگەڵ خەبات دژ بە دەوڵەتی مەسەبی زەروریە. لە قاودانی ماهیەتی سەلەفیەکان و شیکردنەوەی کردەوەیان لە ناو تۆڕە کۆمەڵایەتیەکان، چاپەمەنیەکان، مێدیا گشتیە ئازادەکان و کەناڵە تەلەڤیزیۆنیەکان بە ئامانجی گۆشەگیرکردنی هەرچی زیاتریان یەکێک لە ئەولەویەتەکانی ئەم قۆناغەمانە.